والله بەڕێزان وەک لە هەواڵەکەمان ژەم پێکرد دەمانەوێت لەم بارەوە گفتوگۆی زیاتر بکەین لەسەر کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی و پلانی ئەم بەڕێوەبەرایەتیە بۆ ساڵی داهاتوو لەگەڵ بەڕێز عەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵمانە گفتوگۆکانمان دەست پێ دەکەین. کاک سالار زۆر بەخێر بیت. دەمەوێت بپرسم کە لە ئێستادا 2 هەفتەمان ماوە بۆ هاتنی ساڵی نوێ. ئەگەر باز لە ساڵی ڕابردوو بکەیەوە پلانتان بۆ ساڵی داهاتوو لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی چیتان کردووە بە تەمای چین بۆ ساڵی داهاتوو؟ بەڵێ ئێمە لە ساڵی ئەم ساڵە 2010 نزیک 122,000 پاسپۆرتمان بەرهەم هێناوە. لەم 122,000 پاسپۆرتە نزیک 5,000 پاسپۆرت 4,800 پاسپۆرتمان لە بەڕێوەبەرایەتی ماوە و داوا لە هاوڵاتیانەکەین لە ڕێگەی بەڕێستانەوە کە بێن سەردانمانکەن بۆی وەریانگرنەوە. ئەو پاسپۆرتانە هیوایتیا 6 مانگ هیوایتیا ساڵێکە بەرهەم هاتووە و دانراوە لە مەغزن تا ئێستا ناتوون. بۆیە ئێستا فرسەتی گونجاوە بۆی هاوڵاتیان بێن لە سبەینەوە لە ڕۆژ یەکشەممەوە. باشە کاک سالاریانی 2 هەفتە ماوە ئێوە پێشتر ئاگاداریتان کردووە بۆ وەرگرتنەوەی ئەم پاسپۆرتانە کە بڵێن ینی ئێستا وەکو ئاماژەتان پێکردووە قورسە بێت لە دوای سەری ساڵەوە وەرگرتنەوەیان و کاتێکی کەم ماوە ئێوە پێشتر ئاگاداریتان کردووە بۆی هاوڵاتیان بێن پاسپۆرتەکانیان وەربگرنەوە؟ بەڵێ ئێمە لە پێیجی بەڕێوەبەرایەتیمان پێیجی پاسپۆرت ناوەکانمان هەموو بڵاو کردوێتەوە هەروەها چەند جارێکی لە ڕۆژنامەی کوردستانی نیوە و چەند ڕۆژنامەیەکی کەش بڵاومان کردوێتەوە و هەروەها لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیمانەوە لە ڕێگەی بەدالی بەڕێوەبەرایەتیمانەوە لە ژماری تەلەفۆنی ئەو هاوڵاتیانەمان لایە بە هەمان شێوە ئاگدارمان کردوونەتەوە. بەڵام کێشە لەوایە زۆربەی هاوڵاتیان جوابی تەلەفۆنێکی نەناسراو نادەنەوە. بۆیە ئەو لە بەلات بەدالەوە کە تەلەفۆنەکە ئەکرێت زۆربیان جواب نادەنەوە بۆ ئەوی بێن بۆ وەرگرتنەوەی. ئێستا فرسەتی زۆر باشە لە ڕێگەی پێم وابێت لە ڕابردووە لە ڕێگەی پامێکەوە ئاگادارەکرانەوە لەوەی کە پاسپۆرتەکانیان تەواو بۆ یاخود لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت تاتوانن بڕۆن وەریگرنەوە. بەڵێ پێشتر مەسجێکە هات بۆ مۆبایلی کەسەکە کە ئاگداری کردەوە کەوا بێت بۆ ئەوەی کەوا پاسپۆرتەکە وەرگێتەوە. بەڵام ئێستا لەبەرەوەی ئەو بودجێ نەماوە بۆ تەرخانکردنی بودجەیەک نەماوە بۆ ئەو وحدانە بۆیە ئەوە ڕاگیراوە. بەڵام لە ڕێگەی تەلەفۆنی بەڕێوەبەرایەتیمانەوە ئاگدارەکرێنەوە سەر ڕێوەی کە ناویشان لە پەیجی بەڕێوەبەرایەتیا بڵاوەکرێتەوە و تا کۆتایی ساڵ ئەتوانن وەرگینەوە تا 25. باشە ینی مامەڵەیەکی دەرکردنی پاسپۆرت بە یاخود تازەکردنەوەی بێ لە بەڕێوەبەرایەتیەکەی ئەوە چەندی پێچە هاوڵاتیان ئاگادارەکرێنەوە لەو کاتێکە مامەڵەی پاسپۆرتەکەیان تەواو بێت تا بێن وەری بگرنەوە؟ ئێستا هەر هاوڵاتیەک بێوێت پاسپۆرت دەربێنێت لە ماوەی 72 ساعت ئەتوانێت بێ بە خاوەنی پاسپۆرت. بۆیە ئەتوانێت دوای 72 ساعتەکە بێ وەریگرێتەوە. ئەی تازەکردنەوە بە هەمان شێوە تازەکردنەوە و دەرهێنانی پاسپۆرت بۆ یەکەم جار هەر 72 ساعتی پێویستە. بەڵێ زۆر باشە. ئێوە ئاگاداریتان کردووە کە لە دوای سەری ساڵەوە پاسپۆرتەکان جارێکی ترە گەڕێنەوە بۆ بەغدا وەوتوتانەکە ینی وەرگرتنەوەی قورس دەبێت. ئەگەر بکرێ ڕێکارەکانیشی بکەیتەوە بۆی هاوڵاتیانوانی کە تا ئێستا پاسپۆرتەکانیان وەرنەگرتوێتەوە هەرچی زووە لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا بێن پاسپۆرتەکانیان وەربگرنەوە. ئەتوانن لە ڕۆژی یەکشەممەوە ئەو هاوڵاتیانە بێن سەردانمانکەن لە قاتی یەک تەنها هەر بەڵگەیەکیان پێ بێ هەر ناسنامەیەکیان پێ بێت دەچێتە قاتی یەک لەوێ پاسپۆرتەکەی وەرگێتەوە لە ماوەیەکی کورتە و تاکو سەری سیوێکی 12 ئەتوانن وەریگرنەوە. ڕاستە لە 25 مانگەوە سیستەمی پاسپۆرت دەوەستێ بەڵام بۆ گەڕانەوەی پاسپۆرتەکان بۆ هاوڵاتیان کراوەیە تاکو سەری ساڵ. بۆیە داوایان لەکەین کە بێن سەردانمانکەم بۆ وەرگرتنەوەی و کارەکە زۆر ئاسانە هەمووی کاتێکی کەمی پێویستە تەنها سەردانیەوان کارەکە. کاک سالار لە ماوەی ڕابردووە هەوڵتان هەبوو بۆ ئەوەی کە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت لە پارێزگای هەڵەبجەوە لە ڕانیە بکەنەوە کارەکانی ئەو بەڕێوەبەرایەتیانە بەکوێ گەیشت چیتان کردووە بۆ ئەوە؟ سەبارەت بە ڕانیە ئیدارەی ڕانیە بینایی پاسپۆرت تەواو بووە ئەساس و پێداویستی و کۆمپیوتەر و ئەجزەکانی هەموو تەواو بووە و ستافەکان دەورەیان تیا بینیوە و بەڕێوەبەری بۆ دانراوە. تەنها یەک بەرگەمان مابوو ئەویش ڕەبتکردنی سیستەمەکە بە مانگی دەستکردەوە بۆ بە بەغداوە. پێویستمان بۆ بودجەیەک بوو بە بڕی 61 ملیۆن داوامە لە وەزارەتی دارایی کرد خۆشبەختانە تەرخانی کرد بۆمان. ڕۆژی یەکشەممە هەفتەی داهاتوو ئەچن بۆ وەزارەتی اتصالات بۆ بەغداد بۆ ئەوەی بێن کۆنەکشنەکە دروستکەن و دوای ئەوە دەست بەکاربین لە ڕانیە. هەڵەبجە سەبارەت بە پارێزگای هەڵەبجە هەموو کارەکانی تەواو بووە کڕین و پێداویستیەکانی کێشەی نییە و بەس
بەس ئەوەی ماوەتەوە بیناکەیەتی بیناکە لەبەر ئەوەی بینایەک نەبوو تایبەت بە پاسپۆرت هۆڵێکە بوو هۆڵی بۆنەکان دەرخان کرا بۆ بەڕێوەبەرێتی پاسپۆرتی هەڵەبجە و پێویستی بە هەندێک گۆڕانکاریە لەبەروی هۆڵی بۆنەکانە خۆتزانی لەلایەن هەردوو کۆمپانیای قەیوان و کۆمپانیای بەڕێزەوە بە سوپاسەوە بڕیاریان داوە کەەوە ئامادەیکەن گۆڕانکاری تا بکەن بۆ بەڕێوەبەرێتی پاسپۆرتی هەڵەبجە دەستخۆشییان لێکەین و لەگەڵ تەواوبوونی لە ماوەی بڕیار لە ماوەی مانگێک کاتەواو بێت کە تەواو بوو ئەو کاتە دەست بەکارە بین و لەوێ لە خزمەتی هاوڵاتیان بەکردنەوەی ئەم دوو بەڕێوەبەرایەتیە لە دوو ناوچەی دوور و جیاوازەوە ینی تا چەند ئەرک و قورسایی سەرشانی ئێوە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی کەم دەبێتەوە و دەتوانن زووتر کارەکانی هاوڵاتیان ڕای بکەن. ئێمە ئەم دەمێت یەک پرسیاری تریش بکەم ئاینی ئەو دوو بەڕێوەبەرایەتیەکە کراوەتەوە هیچ پێویستیەکیان بە سلێمانی نابێت بە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی؟ ئێمە ئەم هاوینەی کە تێپەڕی لە مانگی 1970 هەموو ڕۆژێ 1500 تا 1800 هاوڵاتی سەردانی کردین بەکردنەوەی پاسپۆرت لە ڕانیا و لە پارێزگای هەڵەبجە ئەرکی زۆری سەرشانی ئێمە سوکەکات و ئەو 1500کە ڕێژەکەی دابەزێت چکەوتر هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕانیا نەهێن بۆیە سلێمانی بۆ کارەکانی بۆ ڕایکەین بێگومان لە سنووری خۆیان کاریان بۆ کرێ و ئێمە سەرشانمان سوکە بێ و ئەوانیش ئیشەکەیان ئاسانە بێ. زۆر باشە دەمەوێت دو پرسیارم وەکو پلانی ئێوە بێت بۆ ساڵی داهاتوو لە ساڵی داهاتوە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی چ نوێکاریەک و ئامادەکاریەکی هەیە؟ ئێمە بیرمان لەوە کردوەوە بە پێی پلانێکیشکەین یەکەم ئەوەی ڕانیا لە پێشترا ئەوە تەواوکەین دوای ئەوەی کە بیناکەی هەڵەبجە تەواو بوو دێنە سەر ئەوە کە لەوانە تەواو بووین هیچ کارێکمان نەما ئەو سادەین بیرمان لەوە کردوەوە بیرۆکەیەکمانەیە بچین لە شاری چەمچەماڵ لەوێش دائیرێکی پاسپۆرت دامەزرێنین هۆکارەکەی چیە لەبەرەوەی سنووری پارێز شاری چەمچەماڵ و لە قەزا و ناحیەکانی نزیک 280,000 مرۆڤی تایە و ئەم 280,000 لە زیاتیەوەی بێن بۆ سلێمانی ئێمە ئیشیان بۆ بکەین ئەکرێت لە سنووری خۆیان لە خزمەتیانە بین لە سەر ڕاستپادەکانی جەنابی کاقوباد ئەوەیەکەوە ئێمە چۆن بتوانین خزمەت گوزارەکان بگەینە نزیکی هاوڵاتیان چۆن ئاسانکاریان بۆ بکەین چۆن کاتەکەیان بۆ کەم بکەینەوە چۆن بە ئاسوودەیی ئیشان بۆ بکەین ئەوش بەوەیەکەوە ئێمە بچینە شوێنەکانی ئەوان هەروەها یەک خاڵیکە لە سەبارەت بەو بابەتانی لە خزمەت گوزاری ئێمە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی تیمێکمان هەیە تیمی مۆبایل تیمە پێشتر ئێمە ئەبوای هاوڵاتیان سەردانی ئێمەیان کردا ئەوەی نەخۆش بوو ئەوەی ئەمەلیات بوو ئەوەی بەتەمەند بوو ئەوەی سوتا بوو لەشی سوتا بوو ئێستا چه کاراسانیەک بۆ ئەوانەکە سواز بۆ جەنابی کاقوباد مۆبایل تیم ئەو تەبەنی کرد و ئەو پێداویستەکانی ئامادە کرد لەسەر بودجەی خۆی ئێستا ئێمە لە جیاتی ئەوەی کەسی سوتا و لە خستخانی سوتاییەوە بێتە لای ئێمە چین بۆ لە جیاتیەوەی لە خستخانی شۆڕش و هیواوە ئێمە چین بۆ تەنانەت ئەچین بۆ ماڵان ئەچین بۆ چەمچەماڵ بۆ عربەت بۆ ڕانیا کەسێک کەوتووە لە ناو جێگەیە ناتوانێت بجوڵێت وەزعی خراپە ئێمە چینە ماڵەوە لەوێ ئیشی بۆکەین هەروەها ئەوانەی ئۆتیزمیان هەیە مناڵی ئۆتیزم خۆ دەزانین مناڵی ئۆتیزم بە ئاسانی ئاسوودە نابێ و کە دێتە دائیرەکە فەوزایکی زۆر گەورە دروستەکە وان بۆ دایک و باوکەکە زۆر ناڕەحەتە چۆن کۆنتترۆلیکەن و چۆن ئیشی بۆ بکەین بەڵام کە لە ماڵا بێ ئاسانترە چونکە لە ژیانی خۆیەتی لەو شوێنەی کەلتیایەژی بۆیە ئەوانەی کە ئۆتیزمیشیان هەیە بە هەمان شێوە کە دایک و باوکانیان بێن داوامە لێ بکەن ئێمە توانین بچین لە ماڵەوە خزمەتیان بکەین. بەڵێ زۆر زۆر سپاس. دوا پرسیار دەمەوێت ئەوە بڵێم کە ینی بۆ ئەو حاڵەتانەی کە زۆر زۆر ضرورن کە وەک ئاماژەت پێکرد لە ماوەی 72 ساعتە ئەتوانن پاسپۆرتەکە تەواوکەن بەڵام ئەگەر کەسێک پێویستی بۆ بوو لەوە زووتر کاتەکەی پاسپۆرتەکەی بەدەست بگاتەوە ئێوە چی ئەکەن بۆ ئەوە؟ ئەگەر کەسێک زۆر بەپەلە بوو مەسەن ویستی بێ فریای فڕۆکەکەکەوێ ئەتوانێت لە ماوەی 120 دقیقە 2 ساعتە ببێ بە خاوەنی پاسپۆرت پێڵەن خزمەت گوزاری خێرا. زۆر سپاس بەڕێز ئەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.